هیچ جوادێکی ڕوون لای فەرمانبەران دیار نییە بۆ کاتی پێدانی موچەی مانگی پێنجیان لە کاتێکدا حکوومەت هێرێم چەندین مانگ موچەی فەرمانبەران قەرزارە. بەپێی خشتەی ڕاگەنراوی موچە فەرمانبەرانی هەرێمی کوردستان موچەی 4 مانگیان وەرگرتووە لە کاتێکدا دەبوو موچەی مانگی 7 ئێستا وەربگیرایە. ئەوەش هاوکات بوو لەگەڵ بەڵێنەی بەرپرسانی حکوومەتدایان بوو بۆ پێدانی موچەی فەرمانبەران لە کاتی خۆیدا. نەدانی موچەی فەرمانبەران چەندین گومانی دروست کردووە. بە جۆرێک زانیاری ئەوە بڵاو کرایەوە کەوا تورکیا موچەی فەرمانبەرانی هەرێمی بە بیانی و ڕێفراندۆمەوە ڕاگرتووە، بەڵام وتەبێژی حکوومەت سەفین دزەیی ئەو هەواڵەی ڕەتکردە و ڕاگەیاند بۆی کێشێکی تەکنیکی نێوان بانکی نێرر و بانکی وەرگیر چەند ڕۆژێک پرۆسەی گواستنەوەی پارە پەکی کەوتبوو، بەڵام لە کۆتاییدا کێشەکە چارەسەر کرا. زانیارێکی جیاواز لەو زانیارێش وروژاوە، ئەویش ئەوەیە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بەبێ ئاگاداری بەشێک لە وەزیرەکان پلانی ئەوەی داناوە ماوەیەک موچە دوا بخرێت تاوەکو 2 موچە بەسەریەکەوە بدرێت، ئەوەش بۆ دڵخۆشکردنی هاوڵاتیان بۆ ئەوەی بە پیری ڕێفراندۆمەوە بچن. هاوکات پێشتریش قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت ئاماژەی بۆ ئەوە کرد مانگی نوێی ئەم ساڵ لەسەر بنەمای سیستەمی بایۆمەتری موچە دەدرێت، ئەوەش پاژوردبینی ناوی تەواوی موچەخۆران لە سیستەمەکەدا. تا ئێستاش ئەم ئەگەرە دیار نییە مانگینۆ دێتە دی یان نا. بە گوێرەی زانێرەکانیش پلانی حکوومەتەوەیە خشتەی موچەی فەرمانبەران لەسەر بنەمای سیناریۆیەک داڕژێت کار فەرمانبەرێک موچەی بنەڕەتی و دەرماڵەکانی هاوسەری و منداڵ و بڕوانامەی پێ بدرێت. کۆی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان 430 ملیۆن دۆلارە، بەشێکی زۆری لە داهاتینەوەتەوە بەدەست دێنرێت، بەشێکی لە ناوخۆ. بە پێوتی گروپەکانی داکۆکی لە مافی فەرمانبەران و پەرلەمانتاران یەکێتی و پارتی کە لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیراندان قەیرانێکی دارایی دەستکردیان دروست کردووە. پێدان و چاکسازیکردنی موچەش پێش ڕێفراندۆم پەیوەستە بەو پرۆسەیەوە، دوای ڕێفراندۆم قەیرانەکە دووبارە سەر هەڵدەداتەوە و ئەگەری خراپتریشی هەیە.